بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. خۆشەویستان بە پێویستمان زانی بۆم بەرنامەیە گفتوگۆ لەسەر بارودۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بکەین. هەمووتان دەزانن لە مانگی یانزەی ئەم ساڵە بڕیاروایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچێ. بەڵام پرسیارەکە ئەوەیە بەشێکی هەرە زۆری حیزبولانە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی ئەوانەی پێکهێنەری سەرێکی حکوومەت هەرێمی کوردستانن هەڵبەز و دابەز لە بڕیارەکانیانە هەیە و بارودۆخی پەیوەندیەکانی نێوانیان بە جۆرێک ئالۆز بووە. هەندێکیان لەوی تریان ناڕازیە و ئەوی تریشیان گلەی لەوی تریان هەیە و بەگشتی هەمویان ڕخنیان لە پرۆسەکە هەیە واتە پرۆسی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان. هەروەها بابەتی لایەنی تەکنیکی هەڵبژاردن و بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە لە نێوان حیزبولانە سیاسیەکان جۆرێک لە جۆرەکان گیر و گرفتە بوو. هەم بابەتی تۆماری دەنگدەران، مەسەلەی کۆتاکان و هەروەها ئەوەی کە پەیوەندی بە وادەی هەڵبژاردننیشەوە هەیە بەم بارودۆخە ئایا لە کات و ساتی خۆیان بەڕێوەچیان نا. بۆ ئەوەش بەشێکی حیزبولانە سیاسیەکان یا با بڵێین هەڵوێستی پێشوەختیان وەرگرتووە. یەکێک لەوانە کۆمەڵی دادگەری کوردستانە کە بڕیاری داوە بە کشانەوەی نوێنەرەکانی لە حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنە خۆجێیەکانی پارێزگاکان بەوەی کە ببێتە فشارێک یان وەکو گوشارێک لەسەر یەکێتی و پارتی بۆی بتوانن لە وادەی خۆیان هەڵبژاردن ئەنجام بدەن کە بڕیار وایە لەم ساڵدا ئەنجام بدرێ. ئایا هەموو ئەم بارودۆخی کە ئەگوزارێ ئاماژەی باش بەدەسەوادن و هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوەچێ و حیزبولانە سیاسیەکانی کوردستان لە دووە مەتافەگەن بە دەرەچەیەک بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە. بۆ قسەکردن لەسەرم بابەتانە میوانداری زۆر بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە. کاک محەممەد سڵاو لێبێ. سڵاو کاک ئەحمەد. سەرەتا ئەمە کە پرسیاری شەقامیشە بزانین نوێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان بۆچی کشاونەتەوە لە پەرلەمان و حکوومەت و هەروەها ئەنجومەنە خۆجیەکانیش. ئەمە بۆچی ئەمە وێستە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێر بێن ئازیێتان کێشاوە لە کەرکووکەوە تەشریفتانیە ناوە بەخێر بێن یاخەوە. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان لە بابەتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان هەڵوێستێکمان وەرگرت کە بریتی بوو لە بایکۆتکردنی کۆبنەوەکان. فراکسیۆنی ئەمە بایکۆتی کۆبنەوەکانی کرد و دەرفەتێکمان هەم بە خۆمان هەم بە نوێنەرانماندا تاکو بزانین لە ماوەی چەند مانگێکە ئایا حیزبولانە سیاسیەکان بە تایبەت پێکهێنەری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی لەسەر یاسای هەڵبژاردن ئەگەنە نەتیجەیەک بۆ ئەوەی پەرلەمان بە پەلارێکی سەرەکی هەموارکردنی یاسا بێ و دواتر دەست بەجێ کۆمیسیۆن دەبێت کۆمیسیۆنی شەرعەتی بدرێت. کێشەکەەوەی هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستانی ئێمە ماوە بەسەر چوون بەداخەوە. ئەمەش لە میزداقێتی ئەمە لە نێوەندەکانی دەرەوەیش کەم کردوێتەوە. دیارە بێئەمەل بووین لەوەی کەوا یەکێتی و پارتی بگەنن نەتیجەیەک لەسەر یاسای هەڵبژاردن و یاسای پرۆژەی هەمواری یاسا بگاتە پەرلەمانی کوردستان. بڕیارماندا کە هەم نوێنەرانمان لە پەرلەمانی کوردستان و هەم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێر بۆ لەبەرەوە وتمان با بڕیارەکەمان نەبێتە بانێک و دووهەوا واتە لە پەرلەمانی کوردستان بکشینەوە لەبەرەوە تەمەنی درێژکراوەتەوە، بەڵام لە ئەنجومەنی پارێزگاکان بمێنین کە تەمەنی زیاتر درێژکراوەیە لە چاو پەرلەمانی کوردستان. ئەوە حەقیقەت و واقعە. دوایاتینە سەر حکوومەتی خۆجیەی سلێمانی کە ئەویش بە حکومیەوەی کەوا ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەمەنی زۆر درێژکراوەتەوە، ئەویش تەمەنی بەسەر چوە چووکە ئەوانەیش مدیر ناحەیە قایمقامە پارێزگارە. ئەمانە هەمووی هەر بۆ ئەو ماوە یاساییە کە دیاری کراوە کە 4 ساڵە لە وڵاتی ئەمەدا، بەڵام وەکو ڕاهاتن قوارەی خۆمان ڕاهاتووە کە تەمەنی دامەزراوەکانی درێژەکاتەوە بەداخەوە حەزمان نەکرد چیتر ئێمە بەشدار بین لەو
بڕیارەدا جۆرێ لە جۆرەکانمانەوەمان پشتیوانیە بۆ درێژکردنەوەی تەمەنی ئەو دامەزراوانە لەو دامەزراوانەی کە تەمەنیان بەسەر چووە یعنی ئەوانەی کە ناومانیە ناون و هەر دامەزراوەیەکیش هاوشێ ئەوان بێ تەمەنی بەسەرچوو بێ ئێمە هەبی نوێنەرمان هەبێ کشینەوە تێدا و نوێنەرانمان داوای بەخشینەکەن داوای استقالەکەن بە پێ ڕێکارە یاسایەکان. بڵێ مامەسانی بەشێکی با بڵێن هەندێک پرسیاریەوە کە ڕەنگە بڵێن ئەمە بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختە بێ کە کۆمەڵی دادگەری کە بۆچی مەسەرەن 4 ساڵ 3 ساڵ لەو پەرلەمان و حکوومەتەیە بۆ ئێستا کە نزیک بۆتەوە لە هەڵبژاردن دێ ئەکشێتەوە یعنی ئەم بۆ چوونە شەیە لەسەر ئەم هەڵوێستەی ئێوە چەند لە واقع ئەو نزیک ئێمە حزبێکی سیاسی بەشداری پرۆسی سیاسی هەموو حزبە سیاسیەکان هەمویان هەڵمەتی هەڵبژاردنەکەن و هەمویان گەمەی سیاسیەکەن و هەمویان پاشقل لە یەکە گرن بە تایبەت دەسەڵاتداران بۆی دەنگێ زیاتر بێنن پارە بەخشنەوە دەمانچە بەخشنەوە کلاشیکۆفە بەخشنەوە دوێخانانە بەخشنەوە چاوپۆشی لە شکاندنی یاسا دەکەن لە بەرامبەر کەسانێک لەبەر ئیشیان پیانە لە هەڵبژاردنەکان داڵدەی تاوان بارانەدەن ئەمین ئەوین بەرامبەرەکەی هەموو ئەمانە لە پێناو هەڵبژاردنە سەرۆک عشیرەتێ سەرۆک هۆز یەک شتێکی خراپ دەکات چاوی لێپۆشن لەبەر هەڵبژاردن ئێمە دێن واز ئەگەر لە بڕێ پلە و پۆستیش بێنین لەبەر هەڵبژاردنیش بێ ئاسایی و مافی خۆمانە وەکو حەقیقەتە دەڵێم ئەوە مافێکی خۆمانە حزبێکی سیاسین بەڵام ئێمە هیچ نابەخشینەوە ینی نە پلا بەخشینەوە نە ئەستێرەی سەرشان بە کەسە دەین نە دەمانچە بە کەسە دەین نە کلاشینکۆف هیچ لەوانە کۆمەڵە بەرپرسمانەیە کە هەریەکەیان لە شوێنێک پلیانەیە پۆستیانەیە پارەیانەیە امتیازاتیانێ وازی لێ دێنن لەبەر ملەتەکە وازی لێ دێنن جاو خوێندنەوەشی بە بکرێ من پێم وایە ئاساییە ینی شتێکی ئاسایە حزبی سیاسی قراری سیاسی بدا لە هەڵبژاردنە بەشدارە من پێم وایەش تانێکی گەورە نییە لە هیچ حزبێکی سیاسی بدرێ بەڵام ئێمە کاک ئەحمەد ئێمە بۆیە ئەنجومەنی پارێزگاکانیشمان زیاد کرد حکوومەتی خۆجیایی زووم تەنها لەسەر پەرلەمانی کوردستانە انتخابات تەنها زوومەکە لەسەر پەرلەمانی کوردستانە لە کاتێکە عێراق بڕیاری داوە کۆتایی ئەم ساڵ هەڵبژاردن لە 15 پارێزگای عێراقا بکرێ وانە ئەی بۆ لە ئای ئەنجومەنی پارێزگاکان ئەی ئەم 4 پارێزگای هەرێم بۆ چاوپۆشی لێ بکرێ بەشک و ئەمەی ئێمە ئەمە ڕێستەی ئەمە بڕیاری ئێمە فشارێکیش لە نێوخۆی هەرێمی کوردستان دروستکە کە ئەبێ لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمیش لە پارێزگاکانیش هەرێمیش بۆ ئەنجومەنەکەی ئەبێ هەڵبژاردن بکرێ پێتان وایە هەڵبژاردن بکرێت لەم ساڵە هەڵبژاردننی بۆ نەکرێ ئەوە پرسیارەکەی بۆ باس ناکرێت بارودۆ ئێمە باسی واقعەکەین ینی بارودۆخەکە لەبارە بۆ هەڵبژاردن ئەگەر لەبار بێ بۆ هەڵبژاردننی پەرلەمان بەڵێ لەبارە بۆ هەڵبژاردننی پارێزگاکان لەبارە بۆ هەڵبژاردننی پەرلەمان لەبارە ئەگەر بیانەوە چێ بێ مەسەلەن چێ ئەگەری لایەنەکان بگەنن نەتیجە لایەنەکان بگەنێت نەتیجە و ئەو پرسانەی کە ناکۆک کە مەسی کەسی کرد هاوکار بێ وە نمونە ئێستا کەمایەتیەکان بوونە نیگەران کە باس کە هەموو لایەک ینی هەموو لایەنەکان متتەفقن با باسی ژمارە نەکرێوانە ینی 5 تورکمان 5 ئاشووری 1 کلدانی 11 کەس باش ژمارە و خۆی بمێنێ بەس ئەوترێ بە تۆماری دەنگدەرانی خۆتانتانەوێ ئێوە حەقێکە باشە ئەکرێ نوێنەری تورکمانێک لە شارێکی تری کوردنشین کە هەمووی کوردە تورکمانی تیانی بە دەنگێوان دەرچێت بۆ نمونە لە پاڵەوراوێکی هەولێر 1000 دەنگێنێ و دەرەچێت ئەندامی پەرلەمان بە دەنگی 1000 کەسی سۆران یان 500 کەسی مێرگە سوور ئەمە واقعەکە پێتان وایە ئەمە نادادیت ئەمە نادادی تێدا بڵێ ئێوە لەگەڵ چین لەگەڵ ئەو فرە بازنەی و ئەو دابشکاریان لە ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەگەر هەرێم چەسپا 4 بازنە بێ ئەو پێکاتەکانش دابشکردن بەسەر بەپێی نزبەی دەنگدەرانی بەپێی دەنگدەران بە پێی تۆماری دەنگدەرانی خۆیان جیاکرێتەوە ئێستا یونامی هاتووەتە ناو بابەتەکە ئەوان چیاڵێن
نامی من ئەو دو راپۆرتی کە بە ئێمە گەیشتووە و نوێنەری هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستانیان بینیوە بەڵێ تا تورکمانی کفریشیان بینیوە بۆ نمونە کاکەیان بینیوە لە هەڵەبجە لەوانە ینی هەستەکەم ینی منحازن ئەوانش لە راپۆرتەکەیانە تەوسیاتی ئەخیریان بە پێی قسەی ئامادەبووان نییە ئەی چۆنە ینی مەسەر ئەوانش ینی جۆرێ لە لایەنگیری لە راپۆرتەکەیانە هەیە بۆ چیە بۆ ئەو دۆخی کە ئێستا هەیە دۆخەکە لە بەرژەوە ئەو دۆخەکە کە هەیە کە ئێستا پێکاتەکان داوا دەکەن وەکو خۆی بمێنێت دەستی لێ نەدرێت بەڵێ لەم ڕۆژانە یەکێتی و پارتی لە یەکتری نزیک بوونەوە ڕوئای ئێوە بۆ ئەم نزیک بوونەوەی یەکێتی و پارتی چییە دیدی ئێوە ینی وڵی کاگە دوێنێ میدیایەکی عەرەبی لێی پرسییم لەسەر ئەو دانیشتنەوە وەڵاهی بێشەنسی کووردە مەسیری بند بێ بە دانیشتنی سەرۆکوەزیران و جێگرەکەی سەرۆکوەزیرانی حکوومەتەکەی و جێگرەکەی 6 مانگ وەزعێکی سیاسی ئاڵقا و ئەمنی ئاڵقا و گرفتی ئابووری دروست کرێ و گرفتی گەورە گەورە 6 مانگە ینی ئەکرا ئەم جەرسەیە زووتر بێ ینی کورد گرفتی هەیە ئەندێجا گرفتی لە یەکتربینی ناهەیە زۆر جار ڕەهەندی کێشەکان یەگەڕێتەوە بۆی یەک نابینن ئەمە لە لایەک هەباڵ لە لایەکی کە هەر دیدارێک خزمەت بە داخوازیەکانی خەڵک بکە ئێمە پێشوازی لێ دەکەین ئەگەر ئەم دانیشتنە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی بەدووادا بێ ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەر چوو تەبان و کۆمەڵی بڕیاری بەدووادا بێت کە خزمەت بە خەڵکی کوردستان بە تایبەت ئەو دۆخە ئابووری خراپەی کە لە ناوچەی سلێمانی هەیە زۆر جار موچەی هەندێک لە چینەکان دواکەوێ لە بەر نەبوونی سیولە ئەو گرفتانە چارەسەر ئەو دێنە سەری بە تەفاسیلی کەواتە پێتان وایە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی یەکتری هەنگاوێکە بەرەو باشبوونی بارودۆخەکە وەڵاهی من هەردوو قسەکە بەیەکۆکەم کاک ئەحمەد یەکەم ئەڵێمە بێ شەنسی ملەتی ئەمەیە کە 6 مانگ چاوەڕێ بن سەرۆک و جێگرەکەی بەیەک و دانشن بەبوو زووتر بێ چکە من بە معلوماتەوە قسەیەکەم لەوەی من گوێم لیان بوو بێ کە هەندێک جار لەوەیە ینی گرفتەوەی بۆتان ناچن بۆ یەکتر نابینن ینی ئەوە گرفتە بەڕاستی حەق وایە ینی بەرپرسە کوردەکان لە یەکتر بینین و لای کەم پێشەیەک بە یەکتر بینین چارەسەر بێ مساعد بێ لەوەیە درێغی نەکەن ئەو سیفەتە لە هەر کەسێکا بێ سیفەتێکی خراپە کە بزانێ کۆبوونەوە باشە یەکتر بینین باشە خۆی لێ دوورخاتەوە یان نەیکات بەڵام کە کراویشە ئومێد دەکەین قەراری باشی بەدوادا بێ کە وەکو عەرزم کردی خزمەت بە خەڵکی کوردستان زۆر باشە ئێوە وەکو بڵین ئەوەی کە پێوتێ ڕەوتی حزبە ئیسلامی کوردستانیەکان بیرتانەوە نەکردوێتەوە بە پلاتفۆرمێکیان بە ئیتلافێک بەشداری هەڵبژاردن بکەن وەڵاهی ئێمە جارێ چاوەڕێی ئەوەی یاساکە دەرچێ یاساکە وەکو هەموو چاوەڕێەکەن مەگەر لە حاڵەتێکە حکوومەتی محکەمە ئیتیحادی بڕیار بدا کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ناشەرعیە ئەو کات ینی دێنە سەرەوە گەرەژ ئەو ڕوویدا چی ئەبێ باش ئەوە دێنە سەری مەسەلەن بڵێن هەمومانەوە چەند مانگە هەموو لایەنەکان کۆمەڵە تێبینیان لەسەر یاسا کۆنەکەی و چاوەڕێن یاسایەک دەربچێ تا یاساکە دەرنەچەیەکی لەو هەنگاوانەی کە ئیتلافێش حزبێک ناتوانێت بیری لێ بکاتەوە دوای ئەوە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئایا ئیتلاف فێکی نیشتیمانی ئیتلافێکی ئیسلامی لایەنی ئیسلامیەکان بەیەکەوە ئەوە دائیمەن واردە و لە ئەجندای کاری ئێمەدا هەیە هەری ئێوە یان حزبولانە سیاسی ئیسلامیەکانی تریش وەڵاهی ئەوان هەریەکە و لە خۆیان دەبێت بپرسێ بەڵام لە ئێمە ینی ئەو لەوانەوە ئەبینن بوون بە تایبەت کە ئێستا بڵێن لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامیە پێکەوە بوون دائیمەن چەندین هەڵبژاردنێکە
هەم لای ئەوان مەطرح هەم لای ئێمە بڵێ کەواتە ئەمە ئەگەریشی کراوەیە لە ئەگەرێکی کراوێ هەموو لایەنەکان هەموو لایەنەکان بۆ هەموو لایەنەکان ئیسلامیەکان مەبەستم بەڵێ دیاری ئەمە پێم وایە بۆ لایەنەکان تریش هەر ئێتلاف ئەگەرێکی کراوەیە بۆ گۆڕان بۆ یەکێتی بۆ پارتی لەگەڵ لایە هەر یەکەو لەگەڵ هاوڕێی خۆیدا لەگەڵ نزیکی خۆیدا بارودۆخی هەرێمی کوردستان چۆنە بینن بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە مەلەفی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداوە هەیە ئەم هەنگاوانەی نراون لەگەڵ بەغدا هەنگاوی چاکن دەبوو نەپچڕێ لە چواردەوە نەپچڕێ 2014 یعنی مەبەستان پێمان وایە مەنگاوانە خزمەت بە خەڵکەکە و چارەسەرکردی دۆسیەی نەفتی کوردستان بەڵێ ئەمە جەختی کورد لەسەر دەرکردنی یاسای نەوت و غاز لە بەغدا ئەنی ئەوەیش گرفتێکە بەڵێ ئەوە لەسەر عێراق و لەسەر بەرپرسانی عێراق و یاسای بۆ تا ئێستا نییە ئەنی ئەو جەختکردنەوەی کورد لەسەر دەرکردنی و یاسایە شتێکی چاکە و پێداگیری کورد و حکوومەت و کەسانی تر کە ڕۆڵیان هەیە کە ڕۆڵیان هەبووە لەوەی کەوا حکوومەتی عێراق و هەریان بگەنە ئەنجامێکی باش کە لای کەم موچەی موچەخۆرانی هەرێم زامن کرێ ئەوە شتێکی چاک پێ دوانێ ینی هەنێ جار بابەتە ئابوووریەکان پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانی لە بیرتان بردوێتەوە ینی هەموو حزبولایەنە سیاسی کوردستانەکان نەکرد کۆمەڵی دادگەری مەسەرەن ئێمە کوردیان لەگەڵ کورد لەگەڵ بەغدا کێشەی زەویزاری هەیە کێشەی خاکی هەیە کێشەی سنووری هەیە هەز ناکەن کەمتر باز لەو بابەتاکرێن کاک ئەحمەد ئێمە نوێنەر و دوونێنەر و سێنەرمان هەبوو لە بەغدا بڵێ ئێمە سەر چیەک بڵێن لەبەرەوە دەسەڵاتدار نەبووینە ئەنی پرێزی ئیشمان لەوەی کەم دیار بێ ئەگەرنا لای ئێمە پرسە نیشتیمانیەکان ئەگەر باجیشی بە دیاریکراوی لای ئەوە کۆی حزبولایەنە سیاسی من پێم وایە کۆی حزبولایەنە سیاسەکان لەگەڵ پرسیارەکەی جەنابتان پرسە نیشتیمانەکانیان وەلاوە ناوە ئەمە زیان بە قەزەی کوردی ناگەیەنێ لە کوردستانی عێراق شێشماوەکە یەکی قەزیشەیە کاک ئەحمەدەویشەوەیە بەداخەوە ئەمڕۆ خەم و پەژارەی تاکی کورد هاتوۆتە سەرەوە ئایا موچەکەدرێ ئەموچە نادرێ ئەنی ئەوەش کێشەیەکە ئەوەش وای کردووە حتا بەرپرسانی ئێستا لایەن ینی تا ڕادەیەک لەوەیە ئەو لەوێت بوو موچە بێ چۆن موچە بدەن چۆن موچە دابینکەن ئەوەش ینی ئێوە پێتان وایە ئێستا کە مەلەفی ئابووری چۆتەوە بەغدا هیهێریەم مەسەرەن چۆتەوە دەستی بەغدا مەسەلەی بژێوی ژیانی خەڵکو و موچە ئەوانە زام نەکرێ وڵای ئەوەندەی گوێمان لە نوێنەرەکانمانە بێ لە بەرپرسانە بێ ئەوەندە گوێنمان ینی غێری حکومت خەڵکی کەیشە بێ کە ئەوە لە ئەوەی کراوە لە قانجازی خەڵکە و شتێکی باش کراوە بە تایبەت کە دوێنێ نوێنەر و وەزیرەکانی کورد پێداگیان لەسەر تعدیلێ لە یاسای بودجەدا کردووە ئەو تعدیلەی کە دوێنێ پێم وایە لەسەر پێشنیارێکی کاک دکتۆر ئامانج ڕەحیم هاتووەتە کایەوە من ئەم شەویش دەستخۆشیم لێ کردووە شتێکی باشی کردووە و دوێنێ وەزیرەکانی کورد وەزیرەکانی یان یەکێتی و پارتی وازام هەر چوار وەزیرەکە دوێنێ پێداگیریان کردووە و سوودانیش ڕازی بووە بەوەی کەوا تعدیلێک لە یەکێ لە مادەکان بکرێت کە پێویستە بە استحقاقات و موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە شتێکی باش ئەمە هەنگاوێکی باشە هەنگاوێکی باش بڵێ بینەرانی خۆشەویست ناوبڕێک وەرەگرین و دواتر دەگەڕین وڵاتە خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ مامۆستابینە سەر مەسلەی بەیاسایی ناساندنی درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت ئەگەر هاتوو بەغدایە دادگای فیدراڵی بڕیاریەوەیدا کە ئەمە نادەستوریە ینی بارودۆخی هەرێمی کوردستانیان پەیوەندیەکان لە مەسلەی یاسای کۆمسیۆن و مەسلەی دانیشتەکانی نێوان حزبولایەنە سیاسیەکان چی لێ دێ گۆڕانکاری بەسەرا دێ بەرەو چۆ ئەڕادۆخە بەڵێ پێم وایە محکەمەی دەستوری دوجار ئەوش مڕاعاتی بارودۆخی سیاسیەکە تەسەورم وایە ئەم لێک تێگەیشتنی یەکێتی و پارتی کاریگەری لەسەر بڕیاری 24 مانگیشە بێ وەکو چۆن هەموو چاوەڕیان نەکرد لە 5 بڕیارێک بدات و بڕیارەکەش بەرەو ئاراستەیەوە بوو کە ئەو درێژکردنەوە نادەستوریە ئەو کاتیش گرفتێک دروستە بوو کە هەموو شتە گەڕایە بۆ ئەسڵ بە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوە کە بە یاساکەی پێشوو کە هەیە
بەڵێ ئیش بکرێ وەڵامێکێتی دیارە فریا کەوت تاعنیدا لە یاساکە تاعنی تازە وای کرد کە محکمەی دەستوری داوای مۆڵەتێک بکە بۆی دراسێکی و تاعنە بکات و تاعنەکەیش بەرامبەر بە کۆمیسیۆن و بەرامبەر بە پەرلەمانیشە چاوەڕێ ئەکرێ دوجار 24 مانگ دو مۆڵەت بدات دو بڕیار بدات دو قسەی خۆی بکات لەسەر و پرسە بەڵێ بەڵام من پێم وایە لە هەردوو بارەکە پێم وایە ینی مڕاعاتێکم لێک تێگەیشتنەیەکێتی و پارتیەکە و پێشم وایە ئەم لێک دانیشتنەی کاک مەسرور و کاقوبات لێک تێگەیشتنێکیشی لە ئاستی پەرلەمانە و لە ئاستی قەزەی هەڵبژاریش دێنێتە پێشەوە بەڵێ بینە سەر سزادانی سلێمانی مامۆسا بەڕێستان لێرەن ینی زۆر جار قسە لەسەر ئەو جیاوازیە گەورەیە کرێکە لە نێوان سلێمانی و هەولێر یان سلێمانی و دووەکایە مەسەر بەوەی کە وەکو پێویست تەمیل ناکرێ پارێزگای سلێمانی یا زۆر ئەوەی کە لە ناو ئەدەبیاتی سیاسیا پێوترێ زۆنی سەوز ئایا ئەمە ئەم بارودۆخە بەڕاستی بەو شێوەیە دەگوزارێت کە جۆرێک لە ئابلوقە لەسەر سلێمانی هەیە چۆن ینی من پێم وایە هەموو کوردێک سزا درراوە کورد سزا درراوە لەلایەنی کێتی و پارتیەوە بەعام بەڵام یەشێتی خۆی نیگەرانە و خۆی بایکۆتی کۆمەڵەکانی ئەنجومەنی وەزیرانی پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لە زاخۆ بۆ خانەقین بۆ کەلار بڵێن چکە خانەقین ئیداریان سەر بە هەرێمی کوردستانیە هەموو سزادراون بەچی سزادراون بەوەی کەوا دەسەڵاتی کوردی نوقمە لە گەندەڵیدا و بەرچاوی گەندەڵی لە هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستانە ساریە کە گەندەڵی هەبوو هەمووشیاندان بۆیان کە گەندەڵی هەبوو مافی تاک ناگاتە دەستی ئەمە سزادرا بەڵام بۆ بە دیاریکراوی سلێمانی من پێم وایە هەندێکی بۆ خراپ ئیدارەدانی سلێمانی گەڕێتەوە بۆ گرفتە نێوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی بۆ پێکهێنەرانی حکومەتی خۆجیایی سلێمانی شێوازی حکومڕانی لە سلێمانی لەوێ جیاواز بێ ئەمەی شۆکارێکە دوایی پارێزگاری بەڵێ دوایی دواتر بڵێن ئەخر ڕاستە کاک ئەحمەد پارێزگار گۆڕانەوە ئێمە 4 ملیۆن ناحێ و قایم قامانە بووە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان حکومت جایە لە حکوم حکوم ئەوەیە کە چەک و پارە لایکێ چەک و پارە لە هەرێمی کوردستان لایەکێتی و پارتی حکوم بەدەست ئەوانە حەزەکەی حکومەتی سلێمانی هەموو بدە بە ئێمە کە هێزی چەکدار و پارەکە لە دەستکێ باشە یەکێتی ئێستا خۆی بۆ لە سزا هەولێ ئین سلێمانی سزادراوە واتە پارەکە لە دەست وانە پارەکە لە دەست هەولێرە بەشی سلێمان ئەمە لێک تێگەیشتنێکی بووە لە نێوان پێکهێنەرانی حکوومەتی کابینەی نۆدا 46 بۆ سلێمانی و ئەنی دابینکردنی بودجە بۆ موچە خۆران بە پێی نزبەیەک بێت دیارە ئەمە بەسەرێکێتیا تێپەڕیوە ئایەکێتی زۆر پێی رازی نەبووە چۆن بوو ئەمە تەزبیت بووە بۆی ئێستێکی لەو فەقرانەی کە ئێمە لە ئەعلام گوێمان لێتی و جارێکیش ڕاستەوخۆ ئێمە بەڕاستی لە سەکۆی درە و بڵێن کاک قوبات تەشریفیە ناوی مەژبانگێش کراوین ڕێشتی بۆ باسکردین بە پێی و باسکردنەی ئەو بەڵێ جۆرێ لە سزا لەسەر سلێمانی هەیە جۆرێ لە سزا لەسەر سلێمانی هەیە و لە ئەرزی واقعش هەستپێەکەی زۆر جار موچەی موچە خۆرانی سلێمانی دواکەوێ جامە ئومێت دەکەین بە گەڕانەوەی تیمی یەکێتی بەشکەمە و گرفتانە چارەسەر ببن بەڵام ئەوەی کە ئێمە وەکو هاوڵاتی دانیشتووی سلێمانی هەستی پێەکەین ئەویش ئەوەیە کە ئەو خزمەت گوزەرانیانەی ئەو پێشکەوتە عیمرانیەی لە باڵەخان و لە جادە و لە پرد و کە لە هەولێر هەیە لە سلێمانی نییە ئەمە ئەنیەوە حەقیقەت و واقعەکە سلێمانی پشتگوێ خراوە لە زۆر ڕۆوە ئەم پشتگوێ خستنە من ناتوانم وەکو حکم بدەم بەڵام بە زاهرەی بینم کە جیاوازە لە هەولێر ئەم جیاوازیە
یەکسەر ڕوبەڕووی پارتیە بێتەوە. پارتی ئەگەر هەر هەوڵێک و هەر پلانێکی هەبوو بێ بۆ سزادانی سلێمانی خراپە و کارێکی خراپی کردووە. کارێکی خراپی کردووە چکە و ئێمە دوجار هەرێم 4 پارێزگایە تۆ بێ دوی سزا بدەیت و دوی فەرق بکەیت و جیاوازی بکەیت. ئەم ملەتە کە سەدام کیمیابارانی کرد هەڵەبجەیشی کرد و منطقەی بادینانیشی کرد و کە ئەمفالی کرد بارزانیشی کرد و گەرمیانیشی کرد فەرقی جیاوازی نەکرد. ئێستا بەداخەوە ئەوانەی لەسەر خوێنی شەهیدانمان هاتوون حکومەکەن جیاکاری بکەن کە من ومێد دەکەم نەیکەن ئەگەر کرابێتیش نەمێنێ و ئەو ناحەقی هەڵگیرێت چونکە بەڕاستی ستەمەکرێ لە زۆر شوێنی کوردستان هاتوچۆی نێوان کەلار و سلێمانی ئەو ڕێگایە بە ڕێگای مردن ناسراوە وانە ئەمە زوڵمێکە ڕێگای مەرگ ئەو گەرمیانەی کەوا ئەنفال کرا و تەسحیەیدا و پەرژین یەکەم بوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ڕژێم هەر سیستێمێکیە کرد خۆ دەزانێت لەو ناوچانەوە دەسی پێکرد لە دەسی پێکرد لە کفریەوە دەسی پێکرد لە دووسخورماتیەوە دەسی پێکرد لە کەرکووکەوە دەسی پێکرد. ئێستا لە جیای ئەوەی حکومڕانانی هەرێم ئەوەندە یەک بن دەبێت خەم لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکومەتی عێراقیش بکۆن ناوچەکان جاوچە جێناکۆکان ئەو ناوچانەی کە پاش ڕیفراندۆم لە دەستیاندا بە مەسیری خەڵکەکەیان خستە دەست عەبادی دەبێت خەمیان لەوە بخواردا نەک بێن سزای منتیقەکانی خۆشیان بدەن. ئەو کارێکی خراپ دەکەن ومێد دەکەین ئینشاءڵڵا بەم پێکهاتنەوەی تازەیان ئەو گرفتانە چارەسەر ببن. پێتان وایە چارەسەرە بنیانی ئەگەر چارەسەر نەکرا وەڵاهی ڕێوشێنی تر چی هەیە بەراورد بە پێشوو بێ زۆر گرفت چارەسەر نەبوون زۆر کێشەکان چارەسەر نەبوون بەڵام ئێمە ئومێدمان لەسەرە و بیشیان بینین نەسیحەتمان لەسرە ینی ئامۆژگاریانەکەین ئێمە کە تاکە بینەوە لەگەڵ بەرپرسانە ئامۆژگاریانەکەین و هەندێک ڕەخنە کە لە ئیعلام لیان ناگرین کاتی لەگەڵ خۆیانە داهانشین پێیان ئەڵێن بەڕاستی ئەمڕۆ ئەوان بەرپرسن لەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدەن ئەوان ئێستا متمانەی نێودەوڵەتی خەریکە لەقە بێ بەرامبەریان ئەمڕۆ هەرێمی کوردستان خودی قەوارەکە خەریکە مەترسی لەسەر دروست دەبێت. جاویسمەوە پرسیارە لە جەناب بکەم یعنی ئەو مەترسی وەڕەشانی کە لەسەر هەڵوەشانەوەی قەواری هەرێمی کوردستان هەیە ئایا مەترسیەکان ئەوەندە جددین کە ئێستا ئەوەندە قسەی لەسەرەکرێ فاکتەری ناخۆییەوە کە ئەم قەواری هەڵوەشێتەوە فاکتەری دەرەکی و پیلانی قلیمیە لە ڕاستیە خۆی یەکشت یارمەتی دەرە بۆ هەرێمی کوردستان لە ئەجیندای زلهێزەکانە هەرێم تا ئێستا بە نرخە تا ئێستا بە نرخە ڕقەمە و ئەخوێنرێتەوە بەڵێ بۆیە ئەمە شەرعێتێکی سیاسی بە دەسەڵاتی هەرێم داوە بە یەکێتی و پارتیش داوە ئەگەر نابێنەوە سەر یاسا و نووسین و کە دەسەڵاتی سیاسی شەرعێت لە کێ وەرەگرێت شەرعێت لە جەماوەر وەرەگرێت بە هەڵبژاردن کە ئەوانی زۆر جەختی ئەم پایە لەق بووە بۆیە کە دەرەوە کەیان یەکێتی و پارتیە بینن ئەم پایان بە ڕوادن کاڵێن ئێوە پایە یاسایەکەتان پایە بەرژەوەندێکە ماوە خۆ دەزانی ئەمریکا چەند جار ئیشی بە خەڵەمەوە بە کوردەوە لە 1970 بای لێ کردووە نیە ئەفغانستان دووە بەڵێ لەبەر ئاساییە من پێم وایە ئێمە بین چەند فاکتەری دەرەکیمان بەهێز بێت دەبێت فاکتەری نێوخۆیەکان بەهێز بکەین فاکتەری نێوخۆیی ئێمە بە هەڵبژاردن بەهێزە بێت بە تەبایی بە نزیکبوونەوەی لایەنەکان و دوای ئەوە بێنە سەر تەبایی و حکوومەتێکی خزمەتگوزار ڕیشە چێشکردنی گەندەڵی و نەهێشتنی جیاوازیەکان ئەوانەی کە هەمومانەی لێن بەڵێ ئەمانە کە ئێستا نییە حتمما ئەم هەرێمە وجودی ئەکەوێتە مەترسیەوە ئێستا خەڵکی هەرێمیش هەندێک دروشم و کە جاران تۆ خەڵکت باوڵە خەڵک پێچەواشە کراوە مثلەن ئێمە ئەمفالمان داوە میکیما باران کردن ئێستا جی لێ دروست بوو هەر نازانێ جی لێ دروست بوو لەوەیە هەر نەزانێ
هەر بەرپرسانیش نەناسێ جی لێ دروست بوو ئەمڕۆ تەماشای ئایندەی خۆیەکە کاک ئەحمەد ئێمە جەنابتان لە کەرکووک هاتوومانە بەڵێ من خەڵکی دووسخورماتوم خزمم هەیە لە ماڵێکە دوو بران یەکیان فەرمانبەری هەرێمە یەکیانین حکوومەتی عێراق حکوومەتی عێراق. بەڵێ ئەم هەموو سەرمانگێک معاشی خۆی وەرەگرێ لە 20 مانگاوە بەڵێ ئەچێتە سەر حیساب بەڵێ بەڵێ ڕەمەزانانە وەرەگرێ جژنانانە وەرەگرێ نازام چی وەرەگرێوانە بەڵێ وایە جا سولفەی ئەوێ ئەیدەنێ بەڵێ وایان باڵێ هەموو شتێم تۆفرە عقاری ئەوێ چی ئەوێ ئەم چییە؟ ئەم مانگی ئەم دایم چل ڕۆژ لەو زیاترە هیچ یەک لەو امتیازاتانەشی هیچی نییە هیچی ئجا تۆ ئێستا گەنجی بێکار بەڵێ وانە بەڵێ 200 هزاری حکوومەتی عێراق داتێ چەند گەنجێمە لە ڕێی ئەوەی کە پێوتری تۆڕی کۆمەڵایەتی باشە ئافرەت 6 سنفی ئافرەتی بێوەژن 100 و چەند هزارێ داتێ 8,000 وانە بەڵێ ئەمانە هیچی لە هەرێم نییە لەبەر خەڵک ئەمڕۆ چیتر ناتوانانی تۆ بڵێ من ئەوەندە شەهیدم داوە من ئەمەم کردو خەڵک تەماشایەکە چیەتە گورفان سەی پرۆژاکە سەی بەرنامەی سەیری خزمەتەکە سەیری ئەو ئاکات حقەتەن یعنی عساوە لەعەلا ینی خەڵک بێئومێد بووە دەسەڵاتی کوردی بتوانێت شتی زۆر باشە دوا پرسیارم لە بەڕێستان ئەم هەڵبژاردنە نەخشەی سیاسی هەرێمی کوردستانە گۆڕێ وە چۆنیش ئەگەری گۆڕێ خەریتەی سیاسی ناو پەرلەمانی خەریتەی سیاسی ئەگەر ئەو گۆڕانکاریانە لە یاساکە بکرێ ومێ دەکرێت جۆرێ لە هاوسەنگی دروست بوێ چۆن یعنی ئەگەر نا بە یاسا کۆنەکە لاسەنگیەکی زۆر لە هەرێمی کوردستان دروست دەبێت ئەم برادرانەی ئاشور و کوردستان و تورکمان خەریکە وا وێنیان بووەکەن غەیری پارتی دیموکراتی کوردستان کەس دۆستیان نییە لە کاتێکە ئەم لایەنانەی تر هەر ئەوەنداڵێن ئەڵێ کاکە ئێوە نوێنەری خۆتان هەڵبژێرن دوای تۆ بە مێژووی ئەم هەموو ساڵەی پەرلەمان دائما منحاز بوونە بۆ بڕیارەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیە ئێمە حەزەکەم ئەمانە ڕۆژێ سیمینارێک لە کۆنفرانسێک گفتوگۆ بکرێ گفتوگۆ ینی تۆ واوێ ناکرێ کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی گۆڕانی یەکێتی کە داوای چاکسازیەک لە شێوازی هەڵبژاردنان ناکرێت لەبەرەوە هەموو هەڵبژاردنێک ئەوەی ڕوونە ئەگەر هەڵبژاردن بە یاسای کۆن بکرێ یەکسەر ئەوترێ پارتی بیستی هەیە پێش یاری بۆ یانزەی هەیە دووسێ ئەندامی ئەم حزب و حزبەی هەیە هەش کورسیشی بە پێی لاسەنگی هەڵبژاردنەکانی ئین دەنگدەرانی یەک بازنەی هەرێم هەیە چونکەوەی دەرکەوتووە بە پێی داتای وەزارەتی جگە لە کۆتا بە پێی ئاماری پلاندانانی عێراق جیاوازی هەیە لە ژمارەی دانیشتوانی تۆماری دەنگدەرانی عێراق بەڵێ سلێمانی بۆ کوردستان نزیک 200,000 کەمە ینی لە کوردستانە 200,000 کەمە 200,000 وابزانام 200,000 کەمە دووەک 200,000 زیادە هەولێریش نزیک 200,000 زیادە ئەمە چیەکە واتە ئەگەر یەک باز نەبێ باڵانسی پارێزگاکان گۆڕانکاری بەسەردادێ ئەمە لە کاتێکا بکرێت نوێنەرێکی سلێمانی ڕەنگە بە 20,000 دەرنەچێ بەڵام هەر نوێنەرێکی ئەو حزب لە سلێمانی ڕەنگە بەڵێ 1000 دەنگ بێنێ لێرە بەڵام لەوێ دەنگی پێ ینی بە ژمارە شت خراوەتە ڕوو ئەمە ئەگەر دەنگدان بە ئاماری بەغدا بکرێ و پێکاتەکان ڕازی بن کە ئەگەر دەستکاری ئینیشیان نەکرێت دەستکاری عەدەدیشیان نەکرێت بۆ خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن ئازاد بن نوێنەری خۆیان هەڵبژێرن بەڵام ئەگەر تورکمانش لە ناوچەیەکی تر هەیە ئاشووری مەسیحی لە ناوچەیەکی تر هەیە حەقە لەوێش نوێنەریان بدرێتێ ئەمانە ئەگەر گۆڕانکاریە لە ڕیاساکەدا بکرێ احتیمالە هاوسەنگیەک لە هەرێمی کوردستانە دروست ببێ ئەگەر نەخشەی سیاسی وەکو خۆی بێنێتەوە نەک وەکو خۆی لەوێ خراپتری لێبن بەڵێ بڕیار بوو کۆبنەوەی لووتکە مامۆستا محەممەد بکرێ بە ئامادەبوونی سەرۆکی هەرێمی کوردستان لە نێوان کەسی یەکەمی حزبولانە سیاسیەکانی کوردستان ئەمە بڕیاری لێدراوە بە نزیکانە ئاگادارنیمەوە لە جەناب تێبیستم کە لە سەفەرەکەی گەڕایەوە سەرۆکی هەرێم لە
جنێڤ بوو ئەگەر هەڵە لەوێ لێدوانیشیدا کە گەڕێتەوە کۆبنەوەی لوتکاکە لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان. پێم وانە زمینە ساز بێ هیچ زمینەیەک بڕۆ ناکەم هیچ خۆش- زمینە بەڵێ. ساز بێ دەبێت کاگنێسیریش بزانێ هەندێک جار لایەنەکان یعنی وەک بڵێ نەرمیەکە نوێنن لەو بانگشتانەی ئەوەی کە احتیمالە بەشێکی پەیوەندی بە خودی خۆیەوە هەبێ بەڵێ 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 ئەگەر نا هیچ یعنی هیچ چینێک زمینەیەکی سیاسی لەبار نییە بۆی لایەنەکان ئۆپۆسیۆن و دەسەڵات بەیەکەوە کۆ ببنەوە. بەڕێز محەممەد حەشیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس بۆ شرۆڤ و زانێرەکان. سپاس بۆ جەنابتان بەخێر بێن خۆشحاڵتان کردین. سپاس بۆ جەناب. بینەرانی بەڕێز و خۆشەویش سپاس بۆیەوە تا بەرنامەی تر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامل.